سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش. ئەمڕۆژ باسی بابەتێکی گرنگتان بۆکەین لەگەڵ لەلەندا. ئەمڕۆ باسی بابەتێکەکەین کە زۆر بڵاو لە ناومانە، زۆر بۆمان بەکارێنین، بەتایبەت بۆ خانمانە، ئەویش بەکارهێنانی مکیاژە کە بەکارهێنانی مکیاژ چ کاریگەریەک لەسەر پێست دانێت، ئەبێ چەندێک مکیاژ بمێنێتەوە لەسەر پێست. ئایا بەکارهێنانی جۆری مکیاژ دەورە بینێ لەوەی کە پێستەکەت ماندوو ببێت یاخود ماندوو نەبێت؟ هەموو ئەم پرسیارانە وەڵامە دەینەوە. ئەنجا میوانی پسپۆڕیش لێرە لەگەڵمانە، پرسیاری لێکین سەبارەت بەوەی کە خانمان خۆیان ئامادەکەن بۆ جەژن، کۆمەڵێک جوانکاری ئەکەن، ئایا ئەمە چ کاریگەریەکدا ئەنێت؟ اینجا ئەمڕۆ لەگەڵ ئەلەندا هەمووتان بۆ باسەکەین. سڵاو لێبێ ئەلەن، چۆنی؟ تۆ چۆنی؟ باشی بژیت. سڵاو لە بینەرانی خۆشەویست، هیوادارین لە هەر شوێنێکن هەر باش و تەندروست بن. وەک لیندا وتی ئەمڕۆ یەکێک لە گرنگترین بابەتەکانتان بۆ باسەکەین، ئەویش بابەتی بەکارهێنانی مکیاجە. بێگومان پسپۆڕانی پێست ڕێنمایی خانمانەکەن کە کەمترین کات مکیاج و بابەتە جوانکاریەکان بەکاربێنن لە بڕی کە ئەمانە ئەکرێت زیان بە پێست بگێنن. بەڵام ئێمە ئەمڕۆ لەگەڵ لیندا و بە هاوکاری پسپۆڕەکەمان پێتەڵێین ئەگەر بێت و بەکاری شێنرا چۆن وا بکەین کە کەمترین زیان بە پێست بگێنێ، چۆن وا بکەین کە کەمترین هەستیاری بە پێست دروست بێ و لە کۆتاییە پێستمان بەگەنجی بمێنێتەوە. ڕاستە، دەست خۆش بە ئەلەن. ئەنجا هەر یەکەم هەواڵیشمان سەبارەت بە مەکیاژە. لە هەواڵەکەەوە زۆر زانیاریتان پێیین، بابێ کۆ بچین بۆ لای ئەم هەواڵە. فەرمونون. توێژینەوەیەکی نوێ و بەرفراوان کە لەلایەن پەیمانگای دێرماتۆلۆجی زانکۆی هاروارد ئەنجام درراوە، زانیاری نوێ و هۆشدارکەرەوە لەسەر بەکارهێنانی ڕۆژانە و زۆری کەرەستەکانی جوانکاری و بە دیاریکراوی مەکیاژ دەخاتە ڕوو. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی هەر ساڵ چاودێری پتر لە 90,000 ژنی کردووە، دەری دەخات بەکارهێنانی چینە سوورەکانی ماکیاژ بۆ ماوەی زیاتر لە 10 کاتژمێر لە ڕۆژێکدا، ئەگەری پیربوونی پێشوەختەی خانەکانی پێست بە ڕێژەی لە 40 زیاد دەکات. بە پێشیکردنەوە کیمیایی و بایۆلۆژیەکانی ئەم توێژینەوەیە، پێست گەورەترین ئەندامی جەستەیە و پێویستی بە هەناسەدان و ئاڵوگۆڕی ئۆکسجین هەیە. کاتێک جۆرە جیاوازەکانی کرێمی و پاودەر بە چڕی بەکاردەهێنرێت، گونیلەکانی پێست بە تەواوی دەگیرن. ئەمەش دەبێتە هۆی کۆبوونەوەی چاوری سروشتی لەژێر پێست و دروستبوونی ژینگەیەکی لەبار بۆ گەشەی بەکتریا کە لە ئەنجامدا دەبێتە هۆی تێکچوونی ڕێژەی کۆلاژین و ئیلاستین لە دەم و چاودا. دکتۆر ئێلینا ڤانس، پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەی دەڵێت ئێمە تێبینیمان کردووە بەکارهێنانی بەردەوامی مادە کیمیایەکان وەک پارابین و سیلیکۆن کە لە زۆربەی ماکیاژەکاندا هەن دەبێتە هۆی دروستبوونی تەمی پێست. ئەم حاڵەتە وا دەکات پێست درەوشانەوەی سروشتی خۆی لەدەست بدات و یاڵەوردەکانی دەم و چاو زووتر دەرکەون. کاتێک پێست ناتوانێت خۆی نوێ بکاتەوە، ڕەنگی بەرەو زەربوون دەچێت و پەڵەی تەمەن بە شێوەیەکی نائاسایی سەر هەڵدەدەن. بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانە، پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە بەکارهێنانی ماکیاژ تەنها بۆ کاتە پێویستەکان بێت و هەوڵ بدرێت ئەو جۆرانە هەڵبژێردرێت کە لەسەر بنەمای ئاو دروستکراون. هەروەها جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پێویستە هەفتانە لانی کەم 2 ڕۆژ پشوو بە پێست بدرێت و هیچ جۆرە مەکیاژێکی لێ نەدرێت تاوەکو خانەکان بتوانن پرۆسەی نوێبوونەوە ئەنجام بدەن. زۆر باشە. ئەگەر ئێمە باسێکی پێکاتەی پێست بکەین، پێستمان وا دروست بووە کە کونیلەی ورد و بچووک لەسەر چینی دەروی پێستمان هەبێ. سوودی ئەمە چیە؟ کاتێک ڕژێنەکانی ژێر پێست بەنمونە چاورێ ڕژێنەکان یاخود ئارەق ڕژێنەکان چاوری یان ئارەق دروست دەکەن، ئەمە بۆ ئەوەیە کە پێست بە باشی بمێنێتەوە و پیربوونی پێست کەمتر بێ، واتە بەشەکە لە فرمانی ئاسایی پێست. کاتێک ئەم چاوری و ئەم ئارەقانە نێتە دەرەوە بەهۆی مکیاجەوە کە لەسەر پێست دانرێت و کونیلەکان ئەگرێت، ئەبێتە هۆی ئەوەی کە لە ژێر پێست سابمێنەوە و ئەمەش جۆرێک لە خراپبوونی پێست دروست دەکات و یەشەکە لە هۆکارەکانی دروستبوونی کونیلەی ڕەشی سەر پێست بە تایبەتی لەسەر لووت کە پسپۆڕان ئەڵێن بە هۆکاری سەرەکی ئەما گەڕێتەوە بۆ مکیاجکردن بێگومان.
ڕاستە بێگومان ئەنجا لە 10 کاتژمێر زیاتر پێویستەکات کە میکیاژ لەسەر پێست نەمێنێتەوە جیالەوە پێویستەکە هەفتەی دوو جار وەکو بڵێ پشوێک بە پێست بدرێت بۆی بتوانێت خۆی نوێ بکاتەوە بێگومانە لەن بەکارهێنانی مێکەش جۆرێتەکەشی دەورە بینێت ینی جۆرێک بەکاربێنیت کە زۆر باش بێت بۆ ئەوەی کە دووربی لە کێشەکان چونکە کاتێک کە زۆر خراپ بەکارێنی ئەوەنە زیانەکانی زیاد دەکات بێگومان زۆر ڕاستە جالیندا یەک تێبینی زۆر جوانی تیا بوو لەم هەواڵە ئەوی ژەوەیە کە باشترە ئەو مکیاجانە بەکاربێنرێت کە ئەو پێکاتی سەرەکیانە چکا وەگەزانین کە ئاو وەکو جۆرەکانی ترنیە بنوونە هەیە لە چوری یاخود لە ئۆیل دروستەکرێت ئەمە ئەکرێت زۆر لەسەر پێزمێنێتەوە و چینێکی ئەستور لەسەر پێز دروستکە بەڵام ئەو بەم شێوەیە نییە ئاوەکە لەوانەیە کە ئەسڵەن هەر هیچ چینێک لەسەر پێز دروست نەکات و هیچ بە هیچ جۆرە کونیلەکانی پێز نەگرێت جاوەرە لیندا بە ئەو کەسانە بڵین مەکیاج بەکارێن یاخود بە خانمان بڵین چ جۆرێکی مکیاج باشە خۆشم بەکارێنم بۆی پێشم بڵێت خەڵک نەڵێەوە خۆی مەکیاژی کردەوە باسی شەکە حتمما خۆم بەکارێنم بەڵام جۆری باش بەکارێنم هەموو ڕۆژێکیش بەکاری نایەنم کەواتە بۆ تۆی خانم ئەگەر مکیاج بەکارهێنی کارەساتە هەتا ئێستا ئەم زانیاریانە نەزانی بێ ئەگەر هاوکارانم هاوکاریمان بکەن ئێستا لە وێنەیە کە ئێمە پێتانەڵین چۆن مکیاجێکی باش هەڵبژێریت کە کەمترین زیان بە پێستێ بگەێنێ و لیندا بابچینە سەرم بابەت ڕاستە ئەنجا یەکەم خاڵ ئەبێ مەکیاژەکەمان لی نووسرا بێت نەنکۆدمۆجینیک نەنکۆدمۆجینیک مانای ئەوەیە کە ئەم مەکیاژە پەڵەی ڕەش یاخود کونیلەکان ناگرێت ئەمەش کاریگەریە کاتە سەرەوەی کە پێست کەمتر تووشی ژیران ببێت بەهۆی مەکیاژەوە ئەنجا کە مەکیاژت کڕی بە دوای ئەم خاڵەیە بگەڕێ ئەگەر ئەوەی تیابوو ئەوە مەکیاژەکەت باشە زۆر باشە ئەمە خاڵی یەکەم کە لیندا باسی کرد خاڵی دووەم هایپۆئەلێرژیک واتە ئەو مادانی کە ئەم جۆرە مکیاجی لێ دروستکراوە کەمترین ئەگەری توشبوون بە هەستیاری و حساسیت دروستەکەن ئەمەش خاڵی دووەممانە کە ئەگەر لەسەر مکیاجێک نووسرابێ بێگومان مەترسی پیربوونی پێز یان تێکچوونی پێست کەمترە ڕاستە بێگومان ئەنجا خاڵی سێم فراگرانس فریە کە ئەمەش مانای ئەوەیە کە ئەم میکەپە بۆنی تیانە ئەگەر بۆنی تیانە بێ ئەوە باشترە بۆ ئەو پێستانەی کە هەستیاریان زۆرە بێگومان خاڵی چوارەمی ژلیندا کەیشێکە لە گرنگترین خاڵەکان بەلامەوە ئەویش کە پێمانەڵێت دێرماتۆلۆجیست تێست واتە چی واتە ئەم بابەتە ئەم مکیاجە ئەم میکەپە لەلایەن پسپۆڕێکی پێستەوە تێستکراوە و قایل بوون پێی کە ئەم مادەیە زیان زۆر بە پێز ناگەێنێت بۆ ئەگەر ئەم خاڵش لەسەر مکیاجەکە نووسرابێ ئەوە خاڵێکی زۆر باشە ڕاستە ئەنجا خاڵی پێنجەم for sensitive skin ئەمەش مانای ئەوەیە کە ناوی خۆی بخۆوێ واتە ئەم پرۆدەکتە یاخود ئەم بەرهەمە بۆ پێستی هەستیار گونجاوە بێگومانەگەر بابەتێک بۆ پێستی هەستیار گونجاو بێت ئەوە بۆ پێستی تریش هەر گونجاوە لەبەرەوەی پێستی هەستیار یەکێکە لەو پێستانەی کە بە زۆربەی شتەکان تووشی خوور و سووربوونەوە ئەبێت بێگومان زۆر ڕاستەکەواتە بەگشتی ئەگەرم پێنج خاڵە لەسەر مکیاجەکەتە بێت ئەوە باشترێکە ناڵێن کە زۆر باشە و دایمە بەکاری بێنە بەڵام ئەڵین کە لە مکیاجی تر باشترێکە چا هەر لەسەر بابەتی مکیاجە چینە سەر هەواڵی دووەممان تایبەتە بە دیاردەیەکی تری باو لە ناو خانمانە ئەویش خەوتنە بە مکیاژەوە بابزانین چ کاریگەریەک لەسەر پێز دروستەکات بابچینە لای ناوەڕۆشی هەواڵەکە توێژینەوەیکی زانستی کە لە ناوەندی پزیشکی جۆنس هۆپکینز ئەنجام درراوە پەردە لەسەر مەترسیەکی گەورە لا دەبات کە زۆرێک لە خانمان پشتگوێی دەخەن ئەویش خەوتنە بە مکیاژەوە ئەم توێژینەوەی کە لەسەر گروپێکی تەمەن جیاواز ئەنجام درراوە دەری خسۆ کە تەنها یەک شەو خەوتن بە مکیاژەوە دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی نوێبوونەوەی پێست بۆ ماوەی هەفتەیەک و ئەگەری هەوکردنی چاو و پێست بە ڕێژەی لە 100 زیاد دەکات لە ڕووی فیسیۆلۆژیەوە شەو کاتی زێڕینی جەستێ و بۆ چاکردنەوەی شانە زیان لێکەوتوەکان کاتێک مەکیاژ لەسەر پێست دەمێنێتەوە تێکەڵی پیسی و تۆز و چەوری دەبێت کە لە درێژایی ڕۆژدا لەسەر دەم و چاو نیشتووە ئەم تێکەڵەیە دەبێتە هۆی دروستبوونی پرۆسەی ئۆکسان کە دەبێتە هۆی تێکشکاندنی دیوارە پارێزەرەکانی پێست ئەمە شوا دەکات شێداری ناوەی پێست بە هەڵم ببێت و پێستەکە تووشی وشکبوونەوەی توند ببێت دکتۆر ڕیچارد میلەر پسپۆری جوانکاری و پێست دەڵێت خەوتن بە مکیاژەوە بە تایبەتی ماکیاژی چاو مەترسیەکی جددیە بۆ سەر تەندروستی بینین ماسکارا و ئایلاینەر دەتوانن ببنە هۆی گیرانی ڕژێنە چاوریەکانی لێواری چاو کە دەبێتە هۆی هەوکردنی بەردەوامی پەردەی چاو جگەلەوەش سوورا و ئەگەر پاک نەکرێتەوە دەبێتە هۆی قڵیشانی قۆڵی لێوەکان و لە دەستدانی قەبارەی سروشتیان
پسپۆڕان ڕێنمایی دەدەن کە پرۆسەی دەبڵ کلینسینگ یان پاکردنەوەی دوو قۆناغی پەیرەو بکرێت، سەرەتا بە پاکەرەوەیەکی زەیتی و پاشان بە پاکەرەوەیەکی ئاوی. هەروەها ئاماژە بەوە دەدەن کە نیشانەکانی وەک سووربوونەوەی بەیانیان، خوڕان و دروستبوونی زیبکەی ورد نیشانەی ئەوەن کە پێویستی بە پاکردنەوەی قوڵتر هەیە. بەکارهێنانی تۆنەر دوای پاکردنەوە دەبێتە هۆی هاوسەنگکردنەوەی pH پێست و ڕێگری لە پیربوون دەکات. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە پاکردنەوەی پێست چەند گرنگە، بە تایبەتی پرۆسەی دەبڵ کلینسینگ کە واکات پێست بە تەواوەتی لە ژێرەوە پاک ببێتەوە. ئەگەر هەستان کرد هێشتا بەیانیان کە هەڵەسن سووربوونەوە یاخود زیبکەی وردی پێستان هەیە، ئەوە مانای ئەوە کە پێستان پێویستی بەوەیە کە لە چینی قوڵتر پاک بکرێتەوە. بێگومان زۆر ڕاستە. جا لەمەوە لینداشتەیە کەشمازانی ئەو بابەتانی کە لە چواردەوری چاوە بەکارێنێن بنمونە ئایلاینەر و ئەوانە ئەکرێت بێجگە لە پێزیان بە چاویشمان بگەێنێت و بێگومان سووراییشمان بیر نەچێکە ئاگەر بێت و زۆر بەکاربێنێت و نەشۆرێ ڕەنگە بێتەوەی قلیشانی لێ و قەباری ئاسایی خۆی لە دەست یا کامێشێکە لە گرفتە هەرە باوەکانی ناوێسای خانمان. ڕاستە بێگومان ئەنجا من ئەمەوێ بە خانمان بڵێم بێگومان خۆشم هەروواکەم کە چۆن مکیاجەکەیان بسڕن بە ڕێگەیە کە بە تەواوەتی پاک ببێتەوە. ئەبێت سەرەتا بە شتێک بیسڕیت یاخود بە شتێک پاکی بکەیتەوە کە ئۆیڵی بێت، چونکە مکیاژەکە بە ئاولا ناچێت لەبەرەوەی خۆی پێکهاتێکی ئۆیڵی هەرتیایە. ئەبێ بە ڕێگەی پاکردنەوەیەکی گونجاو بە هین هەیە ئەم کلێنسە خڕەکان ئەمە زۆر گونجاوە بۆ پێست، چونکە کلێنسیش بۆ پێستی دەموچاو گونجاو نییە چونکە تەنۆلکی بچووکی لەسرە. ئەم کلێنسە تایبەتانەی پێست ئەبێ بەکار بهێنرێت بۆ پاکردنەوەی پێست، دوای ئەوە بە کلینسەرێکی گونجاو بە غسولێکی گونجاو کە لەگەڵ جۆری پێستەکە گونجاو بێت بشۆرێت. دوای کە ئەو پرۆسانە ئەنجام درا پێویست دەکات کە کەسەکە مۆسترایزەر واتە شێدارکەرەوەیەک بۆ پێستی بەکار بهێنێت کە گونجاو بێت لەگەڵ پێستی خۆیە. ئەمەش هەموو ئەو پرۆسە کە ڕێگە بە پێستەیە بە شێوەیەکی پاک هەم بە شێوەیەکی گونجاو بە تەواوەتی میکەپەکەی یاخود میکیاجەکەی لێ ببێتەوە. اینجا بۆ ئەوەی کە پێستمان بپارێزین پێویستەکە دوای هەر مکیاژکردنێک ئەم پرۆسەیە دووبارە بکرێتەوە. لیندا لێرە خاڵێکی زۆر جوانە و ڕوژاندەویژەوەیە کە بە تەنها ئاو مەرج نییە بتوانێت مکیاجەکە بە تەواوی لێ بکاتەوە، چونکە ڕەنگە هێشتا هەر کونیلەکانی سەر پێست بە تەواوی بەرنەدرابێت و بەهۆی ئەوە کە پێست تووشی نەخۆشی بێت، بۆیە بە قسەی لیندا بکەن و بەم شێوازە جایەک هەڵی باوی تریش هەیە هەر کرێنە خڕاکە بەکارە هێنێت و بەو شتە تایبە و تۆنەرە تایبەتە بەو میکەپ ریموڤەرە تایبەتە لێ کاتەوە ئیتر نایشوە بە ئاو کەواتە ئەوەش بە هەردووکی بکرێت. زۆر باشە، دەستخۆشین دامە خاڵێکی زۆر زۆر جوان بوو، هیوادارم خانمان پەیڕۆی بکەن ئینشاءالله. دوایەوەچینە لای هەواڵی سێممان کە باس لە فیلەرەکەین، بزانین کە بەکارهێنانی فیلەر چ کاریگەرێکی لەسەر خانمان هەیە بەگشتی، چونکە زیادەڕەویکردن لە فیلەرە کۆمەڵێک کاریگەری لاوەکی هەیە. بابێکەوە زانیاریوە بگرین لەم هەواڵەوە فەرمون. راپۆرتێکی نوێی کۆلێژی شاهانەی پزیشکانی بەریتانیا هۆشداری تون دەدات لە زیادەڕەویکردن لە بەکارهێنانی فیلەر بۆ دەموچاو. توێژینەوەکە کە ماوەی 10 ساڵ بە دوادەوچوونی بۆ 50,000 حاڵەت کردووە، دەری دەخات کە ئەنجامدانی فیلەر بە بڕێکی زۆر و لە ماوەیەکی کووردا دەبێتە هۆی تێکچوونی هەمیشەی پێکهاتەی دەموچاو و دروستبوونی حاڵەتێک کە پێی دەوترێت ماندوێتی فیلەر. بە پێشی کارەتی شیەکان مادەی فیلەر کە زۆربەی کات بە هایلۆڕۆنیک ئەسید پێکاتووە، ئەگەر بڕی زۆری لێ بەکاربێنرێت کێشێکی زیادە دەخاتە سەر بەستەرەکانی پێست. ئەم قورسایە بە تێپەڕبوونی کات دەبێت هۆی کشانی پێست و داکەوتنی ماسوولکەکان. کاتێک فیلەر دەتوێتەوە پێستەکە وەک پێشتر نامێنێتەوە و تووشی شلبوونەوەیکی ناسایی دەبێت. ئەمەش کەسەکە ناچار دەکات فیلەری زیاتر بەکاربێنێت و دەکەوێتە ناوبازنەیەکی داخراوە. دکتۆر جولیان تۆرن پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری دەڵێت کێشەی سەرەکی ئەوەیە کە فیلەر لە هەندێک ناوچەی دەموچاودا نافەوتێت بەڵکو بڵاو دەبێتەوە بۆ شوێنەکانی دیکە. بۆ نمونە فیلەری لێو دەچێتە ناوچەی سەروی لێو و شێوەیەکی نائاسایی دروست دەکات.
هەروەها زۆری فیلەر دەبێتە هۆی گیرانی بۆڕیە لیمفاویەکان کە ئەمەش دەبێتە هۆی ئاوسانی بەردەوامی دەموچاو و گۆڕینی سیما سروشتیەکان بۆ شێوەیەکی دەستکرد و بێڕۆح. بۆ دوورکەوتنەوە لە مەترسیانە پزیشکان جەخت دەکەنەوە کە نابێت فیلەر وەک چارەسەرێکی ڕۆتینی سیر بکرێت. پێویستە لە نێوان هەر جارێک و جارێکی تر ماوەیەکی درێژە بێت و تەنها لەلایەن پزیشکی پسپۆڕۆ ئەنجام بدرێت. هەروەها پێشنیار دەکرێت پەنا بۆ ڕێگەی دیکەی وەک بەهێزکردنی کۆلاژینی سروشتی ببرێت لە جیاتی پڕکردنەوەی بەردەوامی دەموچاو بە مادەیەکی دەرەکی. زۆر باشە. پێش ئەوەی کە باسی هەواڵەکە بکەین با بە بیرتان بێنینەوە کە فیلەریش وەک هەر جۆرێکی تر لە چارەسەرەکان ڕێنمایی و ڕێگەی تایبەت بەخۆی هەیە بۆی کە کەسێک بڕیار بات ئەنجامی بات. ئەم ڕێنمایانە لەلایەن پزیشکی پسپۆڕۆ ئەگەر ئەبێت هەڵبژێرێت چکە وەک لە هەواڵەکەیە دانراوە ئەگەر بێت و ڕێژەی فیلەرەکە زۆر بێت وەگەر بێت و فیلەرکردن بە نمونە بۆ لێو بۆ ماوەیەکی زۆر ئەنجام بدرێت و دوای کۆتایی هاتنی وادەی جەلسەیەکی فیلەر ئەگەر بێت و ڕاستەوخۆ ئەم شتە بکرێتەوە ئەوە بێتەوەیەوەی کە پەستانێکی زۆر بخاتە سەرپێست بەمە ژوای بێت کە پێز وردە بەرەو شلبوونەوە ڕات ڕەنگە وا لە کەسەکە بکلیندا لە داهاتووە نەتوانێت بەبێ فیلەر پێستێکی جوان یاخود لێوێکی جوانیە بێت. بێگومان خراپی ئەو شتە ئەوەیە کە کەسەکە خاتە ناو بازنەیەکەوە کە ئیتر ناچارە بە ناچاری ئەم شتە بەکار بهێنێ بە بەردەوامی کە ئەوە شتێکی زۆر خراپە. جیالەوە کاتێک زیادەڕەویە کرێ لە بەکارهێنانی ئەم جۆرە شتانەیەکێک لەوانە فیلەر کە خودی فیلەر خۆی هایلۆرۆنیک ئەسیدە کاتێک کە ئەم ڕێژەی قەبارە زۆرە ئەخرێتە شوێنێکی دیاریکراوە لەوانەیە شوێنگۆڕکەی بەسەراوێ بنوونە لە لێوە زۆر جار ئەچێتە بەشی سەرەوەی لێو ئەمە شێوەیەکی نەئاسایی و بێڕۆح بە کەسەکە ئەیات بۆیە پێویست دەکات ئەم جۆرە شتانە وەکو فیلەر وەکو چارەسەرێک سیر بکرێت و پزیشکی پسپۆڕ خۆی پێشنیار بۆ کەسەکە بکاکە بیکاتنەوەکو کەسەکە وەکو شتێکی ڕۆتینی سەیری بکات و بچێ بنە حەزەکەم فیلەرکەم و پێویستیشی نییە بەڵام هەر ئەیکات. ڕاستە زۆر ڕاستە جا ئەچینە لای بابەتێکی تر. بابەتێکی ترێ ئەویش هەستیاری و سووربوونەوەی دەموچاوە بە پێ توێژینەوەی کە ئێستا بۆتانەخێنە ڕوو ئەو ترێت کە ئەم دوو حاڵەتە لە ئێسایە زۆر زیاد بووە و بە تایبەتیش لە ناو گەنجانە زۆر زیاد بووە. با بچینە لای ناوەڕۆژی هەواڵەکە. توێژینەوەیەکی گشتگیر کە لەلایەن ئەکادیمیای ئەوروپی بۆ نەخۆشیەکانی پێست بڵاو کراوەتەوە تیشک دەخاتە سەر زیادبوونی ڕێژەی هەستیاری و سوتانەوەی پێست لە نێوان گەنجاندا. توێژینەوەکە ئاشکرای دەکات کە لە 65 حاڵەتەکانی سوتانەوەی پێست پەیوەندیان بە بەکارهێنانی بەرهەمە جوانکاریە نادیارەکان و تێکەڵکردنی چەندین جۆر مادەی کیمیاییەوە هەیە بەبێ ڕاوێژی پزیشکی. هۆکارە بە میکانیکەکانی هەستیاری پێست دەگەڕێنەوە بۆ تێکچوونی بربەستی پێست. کاتێک مرۆڤ بەرهەمێک بەکاردێنێت کە مادەی بۆنخۆشی دەستکرد یان کە حولی زۆری تێدایە ئەم بربەستە پارێزەرە تێک دەشێت. ئەمەش ڕێگە بۆ مادە نامۆکان خۆش دەکات بچنە ناو چینە قوڵەکانی پێست و سیستمی بەرگری جەستە چالاک بکەن. لە ئەنجامدا سووربوونەوە و خوران و هەندێک جار برینی بچووک دروست دەبێت. دکتۆر سۆفیا ڕۆسی پسپۆڕی هەستیاری دەڵێت ئێمە ئێستا لە سەردەمێکدا دەژین کە مادە کیمیاییەکان لە هەموو شوێنێکن. زۆرێک لەو کەسانەی سەردانمان دەکەن تووشی هەوکردنی پێست بوون بەهۆی بەکارهێنانی ئەو کرێمانەی کە مادەی پارێزەری وەک پارابین و فینۆکسی ئەتانۆڵیان تێدایە. مەترسیەکە لێرەدا ئەوەیە کە هەستیاریەکە ڕەنگە دەست بەجێ دەرنەکەوێت بەڵکو دوای چەندین مانگ لە بەکارهێنان پێستەکە کاردانەوەی توندی دەبێت و چارەسەرکردنی کاتێکی زۆری دەوێت. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە پێش بەکارهێنانی هەر بەرهەمێکی نوێ پشکنینی تاقیکردنەوە لەسەر ناوچەیەکی بچووکی پێست ئەنجام بدرێت. هەروەها پێویستە و بەرهەمانە هەڵبژێرێن کە لەسەریان نووسراوە هایپۆ ئەلەرجێنیک و بێبۆنن. لە کاتی هەستکردن بە هەر جۆرە سوتانەوەیەک پێویستە دەست بەجێ بەکارهێنانی هەموو مادەکان ڕابگیرێت و تەنها کرێمی بەکاربهێنرێت تاکو و پێستەکە ئارام دەبێتەوە.
ئازیزانم ئەنج بەو شێوەیە زانین کە پێست کە گەورەترین ئەندامی لەشە چەندێک هەستیارە بۆیە کاتێک کە بابەتێکی تازە ئەکڕن بۆ پێستان پێویستەکە لەسەر بەشێکی بچووکی پێستەکە تاقی بکرێتەوە بزانین ئایا ئێوە هیچ هەستیارێکتان بەو بابەتە نوێ هەیە یاخود نییە ئەنجە بەکاری بهێنن ئەگینا کە پێستان تووشی هەستیاریە بێت ئەو کاتە زۆر کاتی ئەوێت تاوەکو چارەسەرە بێت بێگومان زۆر ڕاستە لیندا یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کە هاوڵاتیانە بێ ڕەچاوی بکەن ئەی زۆری پێستە بێگومان بەپی زۆری پێست ئێمە پێویستە هەڵی بژێرین کە چ پاکەرەوەیەک غسوولێک بەکارێنین بنمونە و کەسانی کە پێستیان وشکە باشتر وایە کە ئەو پاکەرەوانە بەکارنێنن کە بۆنی تایە لەبەرەوەی هەستیاری دروستەکات یاخود ئەو پاکەرەوانە بەکاربێن کە هایلوڕۆنیک ئەسیدیان تایە ئەماکرێ یارمەتی ئەوەیان بات کە پێستیان وشک نەبێت بۆیە زۆر گرنگە بووی هەستیاری دروست نەبێت پێش ئەوەی مادەکە بەکاربێن کەسەکە لە سروشتی پێستی خۆی تێبگات و ئەگەر بێت و خۆی نەتوانێت ئەم تێگەیشتنە بگاتە ئەنجامی ئەم تێگەیشتنە باشتر وایە پرس بە ڕاوێژێک بە ڕاوێژکارێکی پزیشکی بکات تاوەکو لەم کێشەیە دەربازی بکات بێگومان ڕاستە ئەنجا بەکارهێنانی ئەو بەرهەمانەی کە بۆنیان تایە یاخود بڕێکی زۆر لە کحولیان تایە لە مکیاژ و لە پاکەرەوەکانیش خراپە چونکە هەر لە سەرەتاوەش من ئاماژەم بۆیە کە لە مکیاژە خراپە ئێستاش پێمانوتن کە لەم پاکەرەوەکانیشە هەر خراپە بۆیە پێویستە کات کە سەیری بکەین ئەگەر بۆنی تیانەوێ باشترە ڕێژەیەکی کەم کحولی تیابێ باشترە ئەنجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە پەیوەندی قەڵەوی و پێست بزانین پەیوەندی قەڵەوی بە پێستەوە چییە بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون توێژینەوەیەکی نوێی مایۆکلینیک کە لەسەر گۆڕانکاریەکانی پێست لە کاتی گۆڕانی کێش ئەنجام درراوە پەیوەندیکی ڕاستەوخۆ لە نێوان قەڵەوی و لە دەستدانی توندی و سیفەتی لاستیکی پێست دەسەلمێنێت ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 15 ساڵ بەردەوام بووە دەری دەخات کە قەڵەوی نەک تەنها کێشەیەکی تەندروستی ناوەکیە بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی هەمیشەی پێکهاتەی دەرەوەی جەستە بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکان کاتێک جەستە چەوری زۆر کۆ دەکاتەوە پێست ناچار دەبێت بکشێت بۆ ئەوەی جێگەی ئەو قەبارە زیادەیە بێتەوە ئەم کشانە بەردەوامە دەبێتەوەی تێکشکانی ڕیشاڵەکانی کۆلاژین و ئیلاستین کە بەرپرسن لە ڕاگررتنی توندی پێست جگەلەوەش قەڵەوی دەبێتە هۆی دروستبوونی هەوکردنی درێژخایەن لە ناو شانەکاندا ئەمەش پرۆسەی خوێنگەیاندن بە پێست کەم دەکاتەوە و وا دەکات پێستەکە شل و داکەوت و دەربکەوێت دکتۆر ڕۆبرت ستێرلینگ پسپۆڕی قەڵەوی دەڵێت کێشە گەورەکە کاتێک دەردەکەوێت کە کەسەکە کێشی دادەبەزێنێت ئەو پێستەی کە بۆ ماوەیەکی درێژ کشاوە توانای گەڕانەوەی بۆ دۆخی جاران نامێنێت چونکە سیفەتی لاستیکی خۆی لەدەستداوە هەروەها قەڵەوی کاریگەری لەسەر هۆرمۆنەکان هەیە بە تایبەتی ئەنسۆلین کە ڕاستەوخۆ کار دەکاتە سەرەسووری پێست ئەمە ژوا دەکات پێستی کەسانی قەڵە و زووتر تووشی چرچولۆچی و داکەوتن ببێت بە بەراورد بە کەسانی ئاسایی بۆ ڕێگری لەم حاڵەتە پسپۆڕان جەخت لەسەر پاراستنی کێشێکی تەندروست دەکەنەوە ئەگەر کەسێک بیاوێت کێشی دابەزێنێت پێویستە بە شێوەیەکی پلەبەندی بێت نەک خێرا تاوەکو دەرفەت بدرێت بە پێستەکە خۆی لەگەڵ قەبارەی نوێیەکە بگونجێنێت هەروەها ئەنجامدانی وەرزشی بەهێزکردنی ماسوولکەکان و خواردنی ئەو خۆراکانی دەوڵەمەندن بە پرۆتین و ڤیتامین سی یارمەتی پاراستنی توندی پێست دەدەن و ڕێگری لە شلبوونەوەی پێشوەختە دەکەن. زۆر باشە لێرەوە پەیوەندیەکمان دۆزیەوە لە نێوان پێست و قەڵەویە کە بەپێی ئەم توێژینەوە کە کراوە ئەو کەسانی کە قەڵەون یاخود کێشی زیادەی لەشیان هەیە و BMI-یان زۆر بەرزە ئەکرێت پێستیان لاستیکی خۆی لەدەستبات بە نمونە ئێمە زۆر کاتبینی ومانە کەسێک ئەگەر زۆر قەڵەو بێت پاش ئەوەی کە وردەوردە کێشی دابەزاندووە ڕەنگە پێستی ڕاستەخۆک و جارانی لێ نەهات بێتەوە ولیندا باشتی کەشمان بیر نەچێت ئێمە بەگشتی هۆکارەکانی قەڵەوی زۆرن یەشێک لەوانە سیستمی خۆراکی خراپە کە ئاکرێت بە نمونە کەسەکە زیاد لە پێویست شەکر بخوات زیاد لە پێویست خواردنە چەورەکان بخوات ئەمە نابنە هۆی قەڵەوی و ئەم فاکتەرانەوە کەن کە لوولەکانی خوێنیش تەسک بێتەوە و خوێن بە ئاسانی نەڕوا پێیانە کامەش دووبارەوە کاتووەک هەر ئەندامێکی تر خوێن کەمتر بچێ بۆ پێست لەمەشەوە پێستەکە ڕەنگە زووتر پیر بێت کامەش
هیچەکە لە هۆکارە باوەکانی پیربوونی پێست. ڕاستە بێگومان اینجا جیالەوە کاتێکە کەسێکە قەڵەوە ئەوێت خۆی دابەزێنێت لەوانەیە بە ڕێگەیەکی ناتەندروست خۆی دابەزێنێت بە شێوەیە کە زۆر خۆی دابەزێنێت ئەمەش وا کات پێستەکە نەتوانێت خۆی ڕابێنێت لەگەڵ ئەم کێش دابەزانەیە تووشی شۆڕبوونەوە ببێت بە ئەبێ بە شێوەیە کێشی جەستت دابەزێنی کە بە شێوەیە وردە بێت بۆ ئەوەی پێستەکە بتوانێت خۆی بگونجێنێت جیالەوە وەرزش بکرێت بۆ ئەوەی کە ماسوولکەکان بەهێز ببن ئەم خۆراکانە بخورێن کە دەوڵەمەندن بە پرۆتین و ڤیتامین سی بۆ ئەوەی پێست تووشی شۆڕبوونەوە نەبێت. اینجا ئازیزانم بابەتی زۆر ماوە باسی بکەین پرسیاری زۆرمان هەیە دوای ئەم موچانە لەگەڵمان بن. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆی زیاتر باسی بابەتەکەمان بکەین میوانداری زۆر بەڕێز دکتۆر شادیار حەمەلا و پسپۆری جوانکاری و نەخۆشەکانی پێستمان کردووە دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس دکتۆرە مەوەکسەر لەوە دەست پێ کۆمیتر نزیک جەژنە و خانمان حەزەکانی تر مکیاژ بکەن بە بەردەوامی کارگەری ئەو مکیاژکردنە زۆرە چ کارگەریک لەسەر پێست هەیە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە هەر خانمان پیاوان و خانمانیش تقریبان شەر نێت تۆ نایبنێ میک ئەپ نایبنێم مثلا مستحضری طبی یاخود کرێمێکە یا لە پێست یاخود میکەپێکە مکیاجەکە ئیکات طبعا لە کوردواری خۆمان قسێکی زۆر جوانێ ئەڵێ هەموو شتێ بە خوێش بەمانە تۆ هەموو شتێک ئەگەر لە حەدی خۆیان بمێنیتەوە ئیفراتی تیانەکەیت لەوانەیە زەرەر لێنەیە بەڵام ئەگەر تۆ ئیفراتت لە شتەکەیە کرد بە تەکید زەرەرێنی بۆ نمونە ئەگەر یەکێک بۆ نمونە تۆزێ پێستی تێکەڵ بێ یاخود پێستی چەور ئێمە چەور قەزمان لە چییە؟ مصطلحی چەور و وشک لێ جاکینەوە زۆر میمە وشک قەزمان لەوە نیە چەوری کەمە وشک لەوە قەزمان لەوەی دیهایدرێتدا یعنی ئاوی کەمە بەڵام چەور یعنی چەوری زۆرە جاری وایە نەخۆشەکە لە عینن کاتا پێستی وشکی شەو چەوریشە باشە یعنی دیهایدرێتدا وشک بۆتەوە پێویستەوە ئاوی تاویزکەینەوە چەوریشی زۆرە پێویستە چەورەکەشی دابەزێت ئەگەر یەک پێستی تێکەڵ بێت وەکوی کە باسمان کرد یاخود پێستی چەور بێت ئەم کەسانە بێت و لە ڕۆژانی جەژن تەمان وردەوە دێمە بەرەو فەسلی گەرماچین لە گەرمایە ڕتوبەت لە جەوازیاکات لەبەرەوەمە نەشاتی دهنیەکان زیاکات لەم کاتەیە چەورێکەکان خۆی زیاتر پەمپەیەن ئەنجا تۆش میکەپێکی زۆرە خێتە سەر ڕوخسارە یان کرێمێ بەغەڵەت کە بۆ پێستی تۆ گونجاو نییە لە خۆتۆ چیت بۆ لای شوێنێک کە بەرهەمەکانی پێست ئەفرۆشن یاخود جاری وە هەیە لەگەڵ ڕێزما لە هەندێک سەیدەلیە لەوانەیە کە وەکو پێویست ئامۆژگاری نێن بە چارەخواست ئەچێتە ئەوێت داوایە کاڵێ شتێکم بەرێ ئەیژەڵێ ئەمە زۆر گرانە و زۆر باشە بۆ تۆ لەوانێ لە ئاخریشا بۆ ئەو نەبێت ئەمە ئەکاتێ هۆی کە پۆڕەکانی بگرێت دەمی کونیلەی چەورەکانی بگرێ بەمەش ئەبێتەوەی دروستکردنی زیبکەوە تەمان کە زیبکە دروست بوو پرۆسەکە لەمە ناوەسی هەوکردن ڕوایات پاشتر لەوانەیە مەسەلەن شوێنی زیبکەکە بەوەی کە نەشاتی خەلای میلانی امتیازیان کرد بێتە پەڵە و اینجا دوای ئەوە هەوکردنەکە زۆر بێتە چاڵ و ئەمە تۆ بە هەڵەیەکی زۆر بەسیط کە تۆ نەوزانی لە مقداری خۆیان چ کاتێ میکەپ بکەیت چەند بکەیت کە بە نەوعێک کە تەندروستی پێستت بە ڕێکوێکی بیاڵیتەوە زۆر باشە دەستخۆش دکتۆر هەر لەسەر ئەساسی وەڵامەکەی کە خۆت باسە کرد با ئێمە هەر لە بواری مکیاجە هەم لە بواری ئەو کرێمانی بۆ پێستیش بەکارێنێن پرسیارە بخینە ڕوو ئەوی ژەوەیە کە وەک گوتێ پێست لە پێست ئەگۆڕێت هەیە وشکە هەیە چەورە هەیە تێکەڵە و بێگومان دڵنیام لە ناو پێستە چەورەکانە ئەکرێ پێستێکی چەور لە پێستێکی چەوری تر جیاواز بێ جا وەک ئەبینین کە زۆر کات لە ئۆنلاینە ئەم بابەتان نافرۆشتێ بەنمونە کرێمێگە فرۆشتێ ئەڵێ بەمە پێست سپی بکەرەوە کرێمێگە فرۆشێ ئەڵێ بەمە زیبکە لابەرە ئەمە چ کاریگەریە کاتە سەر پێست بەبێ ئەوەی کە بزانێ پێستەکە چ جۆرە مۆزاکە بۆش تەواو نابێ لەم ماوەی پێشۆم بینی چێک مەسەلەن سوێندیە خوار بە قورئانی پیرۆزەیوێت بەو شەتی کە چاک بێتەوە خۆی لە ڕاستیە لەوانەیە مستەحزەرەکە باش بێ من باسی مستەحزەر کەس ناتوانێت شتی پزیشکی بفرۆشێت دەرمانساز نەبێ ینی بووی کە شتەکان ڕوونکەینەوە هەرێکی ئیشی خۆیان ناکرێت تۆ لەبەر ئەوەی ناوی خۆت ناوە مەسەلەن باج ناوێکەوە یان شادەیەکی دوو ڕۆژیت هەیە یاخود چیدەتە ناو کۆرسێکەوە یان شتێک فێر بوویت بچی دەرمان بە خەڵک بفرۆشیتەوە تۆ ئەوە ئیشی پزیشکی دەرمانسازە ئەویش پزیشکی دەرمانسازەکە خۆی ناتوانێت بیە ئەبێ ڕەچەتەیەکی طبی پێبێت لایەن پزیشکێکی پسپۆری پێستەوە
کە بووی نووسرا بێ 1 2 3 4 یعنی 1 بۆ ئەم نەخۆشە باشە ئەچێتە بەردەسی ئەو سەیری ئەکات بە پێی ئەوانە بووی هەڵەبژێریاڵە ئەمە بۆ تۆ باشە ینی خۆی ئەبێ چۆنەڵی سیستەمەکە بێ وا ئیشکە کە لەمایە لادان هەبوو کێشە دروستە بێت یعنی تۆ ناکرێ بڵیت وەڵاهی مەسەل نەخۆش هاتووە بۆ کلینکەکەی من و تری دکتۆر من ئەگزیمامە سێرم کرد بە عکسەوە ئەوەی ئەو کێشەی کە نەبێ ئەگزیماتی ئەسڵەن کێشەیەکی دوور لەوە بەس لەبەروی فێری ئەوە بووە ئەزانن کە پێستی ئەگەر وشک بێتەوە تۆزێ بخورێ پێوترێ ئەگزیماوە زانێ ئەمەش ئەگزیمایە تێگەی یان جاری وایە ئەڵێ دکتۆر سنگ و پشتم تووشی زیبکە بووە یەت کەسێرەکە ئەسڵنەوە قەینالی ژنەکان یان با بڵێن برینەکان لە زیبکە ئەچێ بەڵام زیبکە نییە سنجاری وایە هەنێ التهابی ڕێگیمەوە یان التهابی کەڕۆ هەیە بە شێوەی زیبکە دەرەکەی جاری وایە هەستیاریە بە تیشکی ڕۆژ وەکو زیبکە دەرەکەوێت یعنی خۆی ئەگەینەوە سەر ئەوەی کە تۆ ناکرێت لە خۆتەوە بچیت لە سوۆشیال میدیایە بێت لە ئینستاگرامەکە تا بێت لە تیکتۆکەکە یەکێک باسیەکەڵێ ئەمە بۆ فلانەشت باشە تۆ بچی بیکرێت تۆ لەوانەیە زەرێک لە خۆت بیت بە سەدقات پارەی ئەوە هەر نەگەیتەوە نقطەی سفر کە لێوەی هاتووی ینی دایم بە زەرەر کۆتایی ئەو شتانە غێریوی کە زەرێکی مادیت لێکێ زەرێکی معنەوی یعنی ئێمە ماوەیەک لەمەوە پێش بوو چارەخوازێک هاتوو بۆ لای من بەحسەب بۆ بالوکەشتیوە مەحلولێکیان نابێ و ئەسید یعنی با بڵێن ترشەڵۆکە وەکو چۆن با بڵین تێزابێکیان نابووە گیراوەتەوە یعنی فەقیرە بالوکەکەی بەدڵنیایی و لا چوو بەس لە شوێنی بالوکەکە چاڵێک دروست بوو تۆ ئەو چاڵە بۆ هەموو ژیانت بۆ هەموو ژیانە ینی دایک و باوکیان بیر لە ئینتیحارەکاتەوە بیر لەوە ئەکاتەوە ئەمە چۆتە لای کابراکەوتێ دی ئەو فشێ و هیچ نییە و زۆر وەڵای فشە نیە هیچ شتێ فشتە نیە هەموو شتێ تەندروستیە تەندروستی ئامانەتە دکتۆر ئەتوانێت ئەم ئامانەتە بارێزێ لەبەرەوە ئەو غەدرە گەورەیە لە خۆت مەکە لەبەرەوەی کە تۆ ناچیت کات لە خۆت ناگری یاخود قەنەعەتت بۆ نیێوازانی شتەکە بە خۆت ئاسانەکە خۆمە چم بۆ سەیدەلێکیان لەلا کۆڵانێک دەرمانخانێکە چیت ئەوێ شتێکە کڕی غەڵەتەکەیت باجەکەشی بە سەدقات ئەیتەوە یانی لە جاری وا هەیە هەر بۆ درێگ ناکرێتەوە مۆزوعەکە ڕاستە دکتۆر با باسێکی پێستی هەستیار بکەین ئایا پێستی هەستیار خۆی جۆرێکی پێستە یاخود بەهۆی کۆمەڵێک پرۆدەکت یاخود کۆمەڵێک بەرهەمی خراپەوە پێستەکە تووشی پێستی هەستیارە بێت خۆی کەلیمەی هەستیار کەلیمێکی زۆر گەورەیە بەڵێ ینی جاری وا هەستیارەکە بۆی نەخۆشیەوەیە جاری ئەسڵەن کەیسەکە پێستی هەستیارە باشە تێگی ینی تۆ ناتوانانی لە شتێکی ئاسایی ئاوا بڵێ کەلیمەی هەستیار قەزمان لەوەیە جاری وایە هەستیارەکە بەڵێ جاری وایە بۆی مستەحزارێکەوە بەکارێنەوە مەسن کەسێکە چێت وەکو باسمان کرد پێشتر ستۆرەکەی خۆمان حقاتێکی خۆمان چۆ شتێکی کڕێ و پێسی پێستیار ئەمەیەکی یانەوە زۆربەی جارەکان بەم نەوع ڕۆیە شتەکە بە جاری وایە کەسی وایە خۆی لە مناڵیەوە بۆ نمونە ئەگزیمای هەبووت کە ئێساش گەورە بووە پێستی ئەگزیماکەی تۆزێ باشتر بووە بەڵام پێسی هەر باستیاری ماوەتەوە باشە جاری وایە هەستیاری چۆنەڵێ ڕنگدانەوەی نەخۆشیێکی تری پێستەکەی هەستیار کردووە ئەمانە هەرێکە لەمانە بە پێی حاڵەتەکە کە تۆ تەشخیصەکری بە پێی حاڵەتەکە خۆی مامەڵی لەگەڵاکرێ طبعاً بەشی ئەوەی ناوڕاستیان کە باسمان کرد کە کەسەکە خۆی پێستی هەستیارە وکوی چۆنەڵین کەسەیە پێستی نۆرمەڵە هەیە پێستی چەورە هەیە پێستی وشکە لەگەڵ ئەمانە هەیە وشک و هەستیار هەیە چەور و هەستیار هەیە نۆرمەڵە بەس هەستیارە ئەی جاری وایە هەستیار بەشێکە لە نەیچەری پێستەکە زۆر مهمە کەسەکە بزانێت پێستی هەستیارەیان ناچکە ئەسڵەن کەچێ بۆ لای پزیشکەکەی بڵێ من هەموو مستەحزارێکم پێ ناکەوێ هەموو دەرمانێکم پێ ناگەی بە فلانە دەرمانم بەکارێنایان دەرمانێکی بەکارێناوە پێشتر تووشی هەستیارێکە بووە ڕستمەکەی بگرێ پێی بێت بۆی کە دیسانەوە نەکێتەوە هەڵەیە بتوانێت زۆرترین سوود لە پزیشکەکەی ببینێ دکتۆر بەرەو جەژنە ڕۆین یەشێک لەو حاڵەتانی کە خۆم زۆر بەرگوێمەکەوێت دەویژەوەیە کە جاری وایە خانمەکە خۆی فیلەرێکی کردووە بەڵام ئەڵێ جەژنەوە ئەمەوێت دووبارە تازەی بکەمەوە لە کاتێکەوە خۆ دەزانین کە فیلەریش زانیاری زیاتر لەوانە خۆت بزانی کە ماوەی دیاریکراوی هەیە بە نمونە ئەکرێت تا 6 مانگ بەردەوام بێ جاری وا هەیە 2 مانگیشی بەسەرانە ڕۆژتوام ئەڵێ من ئەمێ تازەی کەمەوە لە بەرەوەی یا جەژنیان ئاهەنگێکەیە جا لێرە چ حاڵەتێ دروستە بێ ئایا ئەکرێ زیان بە کەسەکە بگەێنێ زۆر بە کورتی ئەتوانین بە یەک دیار ئەمە جواب بقڵام بینەوە زۆر معنای جوانی نییە یعنی کە تۆ زۆری تێ بکەیت و بزانی بەوە جوان ئەبی بەعکسەوە یعنی ئێمە چارەخوازیە بۆ لامان ئەسڵەن لە تەمەنێکە تۆ خۆی با بڵێن فەلسەفەی جوانکاری چییە بۆی کەسێک وای لێ بکەین بۆ تەمەنی خۆی
بۆ ئیشی خۆی بۆ پۆزیشنی خۆی بۆ ڕەگەزی خۆی جوان بێت بێت و احترامی تەمەنەکەشی بگری احترامی ئیشەکەشی بگری احترامی ڕەگەزەکەشی بگری ئێمە ڕۆژانە چارەخوازیە بۆ لامان مەسەلەن تەمەنی 22 ساڵە تۆزی ئەڵێ وەڵام خەتی پێکەنینەم هەیان حەزەکەم ڕوومەدانی ئێمە بەجوانی تێگەێنین ئەڵین کە تۆ فێڵین ئەەکەی لێ ئێستایە لەوانەیە ڕوخسارت نازام کەلیمەکە بە کوردی چی پێوترێ بەس بە عەرەبی موسیری پێوترێ وای لێبێت بەڵام بەراعەتی دەموچاوت لە کیسە چە یعنی تۆ وا لێکەی لە دەموچاوت نوع جوانکاریەکت دەسەکەیە بەڵام جوانکارە ناچراڵەکەی خۆت کە تۆ ئەبێ چۆنەڵی بەو تەمەنەی خۆتە متعی لێ ببینی مناڵی تازە مەسەلەن ئەگەر کوڕ بێ لە کوڕۆ بۆ بە پیاویان کچ بێت لە کچەوە بۆ بە ئافرەت یعنی تۆ بۆ وا لە خۆتەکەی ئەو تەمەنەولەکی چێت لە تەمەنی خۆتە ئەنجۆی کرد خۆی ئەبێ بێ بیرکەیتەوە بۆ چ کەسێک جوانکاریەکەی جوانکاری بۆی کێکەکرێت کە کێشەیەکی لە ڕوخسارە هەبێ مەسەلەن بۆ نمونە چۆن ئێمە باسی ئەوواکەین ئەڵێن دانێک کە ئازاریە بێیان هەوکردنیە بێیان کلۆرە بێ پڕیەکەینەوە چارەیەکەین شتەکە فەلسەفی ئیشەکە بێ بۆ نوع بێ ئەمە بۆ ئەوە نییە تۆ وابزانی ئەگەر ڕوومەتت گەورە کرد یاخود لێوت گەورە کرد یاخود چەناگەت درێژ کرد ئەمە ئەچیدە بواری جوانکاریەوە ئەمە غیری ئەوەی کە لەوانەیە ناشازی و ناشرینیت بۆ دروستکات مەشاکلی تەندروستیشی هەیەکاتەوە ینی مەسەلەن تۆ هەر بەسیتی باسکەرەوە ئەگەر تۆ بەم بەرە جژانە بە پەلەپەل بێ بڵێ فیلەرێکم بۆ کە ئەگەر شتەکەت ضرور نەبێت احتیاج زۆر بە بەسیتی بیرکەرەوە لەوانەیە شوێنەکەی شین بێتەوە لە کاتی جژنە لە باتیەوەی کە جوان بیت تەبقەیەکی شین دەدەموت ڕوخسات تا دروست ئەمە هەر شتی زۆر بەسیت لەوانەیە شوێنەکەی هەو بکات لەوانەیە جار بەجار تۆزێ ئاوساویەک دروستە بێت یان ناڕێکێک لە بینی ئەم لە ئەولاکە پێویستە دو پێشتر پزیشکەکە دەستکاریت بۆ کات تۆ فریای ئەم پرۆسەیە لەوانەیە نەکەوی ئەنجام ئەمە شتا بەسیتەکانمان باس کرد زۆر جار هەیە فیلەر کێشەی تەندروستی گەورەی لێکەوێتەوە بەشێکیان ڕەبتی بۆ هەیە ئایا ئەو فیلەری کە بۆ تۆ بەکاری ئایا براندەیان نا نەوعێتێکی باشەیان نا هایلۆرۆنیک ئەسیدیان مادەی تری لەگەڵایە چونکە ئەگەر بێت و هایلۆرۆنیک ئەسید نەبێ خەیری ئەوەی کە لەوانەیە نەتیجەکەت ناشاز بێت لەوانەیە بۆ هەموو تەمەنت تووشی کێشەی گەورەوی بۆ نمونە لەوانەیە فیلەرەکەت گرێت دروستکە تۆپەڵ بێ لە شوێنەکەی خۆیەکو بەردی لێ بێت کە ئەمەش بمێنێتەوە نەکەەوە بێ بڵە ماوەیەک بێت و بڕوە یان لەوانەیە فیلەرەکەت بجوڵێت مەسەلەن تۆ فیلەر زۆر کەسمان بینیوە ئیتر لە ڕێگای سوۆشیال میدیا و بیان تەلەڤیزۆنەکانەوە کە لەبەرەوەی بە ئۆڤەری فیلەرێکی زۆری داناوە لە ڕوومەتیا با باسکەین لەبەرەوەی ئێمە دایم کێشی هێزی ڕاکێشانی زەوی هەیە ئەمی لەگەڵ کاتە وردە ئەمەنەی داناوە فیلەرەکەی نوعێتێکی باش نییە قورسایی هەبووە وردە کەسێرەکەی هاتۆتە خوارەوە دەموچاوی بۆ ماوەیەکی زۆر ئەم بەشەی خوارەوەی وەکو پیلۆفی یانی با بڵێن وەکو گون کاویرێکی گەورەی لێ هاتووە ئەمە لە کاتێکە مەعەلعیلم ئەم شتە پارەی پێیاوە بەس لەبەر ئەوەی کە لەلایەن کەسێکی باشەوە گاید نەکراوە بڵێ کاگە تۆ ئەمەد ناوێت لە ئێستا تۆ پێویستە ئەوە بکەی مەسەڵەن ئێمە ئەیجێکمان هەیە لە ئەیجی بۆ با بڵێن لە تەمەنی 30 بۆ 40 ساڵیە لەوانەیە پێویستکات فیلەر بەڵام لە دوای 40 ساڵی ئەمە لە 45 ساڵیەوە مۆزوعی بایۆستیمولیشنیە تۆ تەنشیتی کۆلاجین لە بریەوەی کە فیلەر بەکاربێنێ و دەرزیانە بەکاربێنە کە هەندەری کۆلاجینە هەم ڕێکاریەک لە ڕوخسار دەکات هەم بە گەنجیشە هێڵێتەوە ئەویستم باسیەوە بکەم دکتۆر ڕای تۆ چێ لەسەر ئەمانە چونکە ئێستا زۆرەی بینم خۆم خەڵک زۆر ئەچێ بەلای ئەم دەرزیانەیە دکتۆرەکانیش باسی ئەکەن خۆت ڕای خۆت چێ لەسەری هەموو شتێک ئەگەر لە دەستی ڕاست وەریگریت یعنی بۆتۆکس بێت من لە کلینکەکەی خۆم بۆتۆکسی شەکەم و فیلەری شەکەم کە بەڕێک و پێکی کرا ئەنجامەکەی خوازراوە بێ بایۆستیمولیشن شتێکە بۆ ئەیجێکی دیاریکرا و لە دوای 45 ساڵیەوە طبعاً ئەتوانی زووتریش دەستی پێ بکەی ئەگەر ئیمکانێتت هەبێ مەسەڵەن تۆ پێشتر دەستی پێکەیت بەڵام بۆکو ڕێگای کردنەکەی فەرقەکە مەسەڵەن تۆ ئەگەر باسی دەرزی کالیسیۆم کەی مەسەلنێکێک بێت بۆ لای من تەمەنی 25 ساڵ بێ بە نەوە ئەگەی کەم کە بۆ هەموو دەموچای بەس تەنشیتی کۆلاجین کە نەک ڕێکاری تیا بکەم بەڵام یەکێک بێ لە تەمەنی 45 ساڵیە بەنەوە ئەیکە بۆ یەکەم کە ڕێکاریش بکەین و تەنشیتی کۆلاجینیش بکەین یعنی ئەکێتەوە سەر شێوازی بەکارێنانەکەی یعنی تۆ ئەگەر با بڵێن مۆبایلێک بینە دەستێکێک بەکارێنەرەکە دەورە بینێ ئەم مۆبایلە چۆن بەکارێنێ بۆ شتێکی باش بەکارێنێ یان بۆ شتێکی خراپ ئەمی شەرعی نشتە ئەنی ئەم شتانە هەموو شتی طببین هەموو شتێکن ناتوانین ئێمە زەمیانگین بەعکسەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ خزمەتی
کەسانێکی زۆریان کرد لەوانەیە شێواویەکیانە بووە ناشرینیەکیانە بووە مشکلەکەی بۆ حەلکردوون ئێمە ناتوانین دەست بەردانیان بین بەڵام ئەبێت لە ئەتەکێتا بەکاربێت لە ئوسوڵا بەکاربێت زیادە ڕەویتیان نەگرێت لە هەموو شتێکا زیادە ڕەوی کێشەیە. دکتۆر لەبارەی زۆرمانەوەی مکیاژ بەدەموچاوە وەگەزانین کە جاری وا هەیە بە بۆنەی ئیشوکارەوە بێت یاخود هەر وەکو ئارەزوویەک و خۆزگەیەکی ڕۆژانە زۆر کەس کە مکیاژەکە لی ناکاتەوە بۆ ماوەیەکی زۆر بەدەموچاوە مێنێت ئەمە چ کاریگەریەک دروستەکە؟ وەکو پێشتری باسمان کرد خۆی بەڕاستی من هیچێک لەو شتانی کە لە کلینکەکەم بازێکم لەوانەیەوە جەماعەتی کۆزمەتیک ئێستا ئەم قسەی منیان پێ نەخۆشەڵەوەم هیچیان مەکیاژ مەکەن ینی میک ئەپ قەی ناکە بۆ ئۆکیشنێکە بۆ حەفلەیەکە بۆ مناسەبەتێکە بۆ شتێکە لەو کاتە بەڵام وەکو بە دائیمی ئەمە قورساییەکە تۆ لەسەر پێستی خۆ دروستەکەی پێست پێیسی بەوەیە کراوە هەر بە کوردی شتێک مستەڵەحێکی عام بەکارهێنی نەڵین پێویستە هەناسەیە خۆی بەڕاستی ناڵی هەناسەیە پێویستە کراوە بێ بووی بتوانێت چۆنەڵی فەرمانە بایۆلۆجیەکانی خۆی بە شێوەیەکی دروستانە جێبەجێ بکە تێگەی کە تۆ ئەم تەبەقەیەت خستە سەری قەیناکە ئەوی بەرامبەرەکە دوازانێ پێستەکە جوانە بەڵام پێستەکەی خۆت لە ژێرەوە خنکان تووشی مەجموعەیە کێشە ئەکەیت خۆی زۆر جاری وایە زۆر بەکارهێنانی مکیاجەکەش ئیدمانێکی پێوەیە ئیدمانەکە لەوانەیە زەلامەکەیە وات تەسەور کە ئەگەر مەکیاپەکەی پێوە نەبێت چۆنەڵی جوانیان شخصێتی بەڵێ بەڵێ بەشێکی تریشی لەوانەیە ئەوەی مکیاج بەکارێنەوە پێسی سەقەت بوو بێ وای لێ پێستەکەی بە پێ مکیاج ناتوانێت بە کەڵکی وێنێ دەرخا بۆ دەوروبەریان تێکەڵاوی کۆمەڵگە بێت لەبەرەوەی ئێمە هەموو شتێک باسی ئەوواکەین قەی ناکە میک ئەپ بکە بەڵام بە شێوازێک یەکەمیان بزانە چنەوەی میکەپێکال بژێری مەسەڵ میکەپەکان مەجموعەیە شتی لەسەرە ینی هەر لە دژە خۆرەوە مەجموعەیە نووسراوی لەسەرە یعنی زۆر مهمە هەموو کەسێک هێندە زانیاری لەسەر بازێ شتی بەسیت هەبێت ناڵێم هەموو شتەکان تێبگەیت بەڵام بۆ نمونە بزانە پێستە چەورە کە پێستە چەورە بێ شتێک هەڵبژێری نووسراوێ بۆی نووسراوی لەسەر ئۆیڵ دیسکریان بۆ پێستی چەور یان بۆ بەشەڕەی دهنی بە عەرەبی ئەم شتانەی لەسەر نووسراوە باشە شتێک هەڵبژێری نان کۆمیدۆجینێک بێگەر پێست چەورە ئەگەر پێستت وشک بێت ئەو شانە هەڵبژێریت کە گلیسرینی تایە باشە ئەو شتانی کە پێست بە شێداری هێڵنەوە یان مەسەلەن بۆ مۆزوعی دژەخۆری ژەر عینەشت مەجموعەیە زانیاری لەسەر دژەخۆر هەیە کە زۆر زەرورە مەسەلەن SPF چیە PH SPF ئەو ڕادەی فلتەرەیە کە تۆ چەندێک دژەخۆرەکەت تشکی سەر و بنەوشەی جۆری بی ئەگرێتەوە تەبعاً ئێمە لە بۆ ژینگەی ئێمە کە بە شوێنی جوغرافی خۆمان لە هاوینە ئەگەر بێت و SPF-ەکە پەنجا بێت زۆر باشە PA چیە PA ڕادەی فلتەرێشنی تشکی سەر و بنەوشەی جۆری ئەیە مەسەڵەن پڵاسێکی تیا دوانی تیا تۆ تا پڵاسەکەی زیاتر بێت زیاتر لە تشکی سەر و بنەوشەی جۆری ئەی ئەو پارێزە تەوان بی مەجموعەیە کێشە دروستەکە UVB تشکی سەر و بنەوشەی بی ئەیەکەش مەجموعەیە کێشە دروستەکە تۆ ئەگەر بێت و فلتەرێشنی هەردووکی تیا بێت زۆر باشە لە عینن کاتە سێریکی بزان نووسراوە بۆ پێستی چەور بۆ پێستی وشک بۆ پێستی تێکەڵ کە تۆ ئەمانە هەڵبژات لە ئەخیرا لەوانەیە مۆزوعی نرخەکەی کامە گرانە و کامە هەرزانە زۆر دەور نەبینێ SPF-ەکەی تەواو بێ PA-ەکەی تەواو بێ و گونجاو بێ بۆ پێستی خۆت تەواو ڕاستە دکتۆر زۆر جارە بیستم ئەڵێن دژەخۆر بۆ ژوورۆژ بەکار بێت لەبەر بەرمەهینی گڵۆپەکە ڕووناکی گڵۆپەکە تۆ چۆن لەگەڵ ئەم شتێیت ئێستا مەسەلەن مەجموعەیە دژەخۆر هەیە ئێمەش لایتێکی ناوی بلو لایتە کە لە سکرینی مۆبایل و تەلەڤیزۆن و شتەکانەوە بمانێت ئەویش مەجموعەیە بحوسات دەرکەوتووە ئەمانش بۆ کێشەی پەڵە و کێشەی تێکشکانی کۆلاجین و ئەمانە ئەڵێ لەوانەیە بۆ گەرماوەیەکی دوور و درێژ بمێنی دویان کەسێک بێت لە بەردەمی شاشێکی کۆمپیوتەرە ئیشەکە دوا بێ پێویستە دژەخۆرێکیش بەکاربێنی کە ئەو بلو لایتەشت بۆ فلتەرێشن کات ئەویش بیرۆکەیەکی باشە بەڵام خۆی ئەساسەکە UVA و UVB ینی تۆ بزانی ئەمانە فلتەرێشنی چکە ئەمانە کێشەی تەندروستی زۆر گەورە دروستەکەن ئەگەر بێت و تۆ بتوانیت دژەخۆرێکی گونجاو بە پێستی خۆت بەکاربێنیت کەسێکی ینی شانسە دێ با بڵین و پێویستیش ناکەن ینی زانیارێکی تر خەڵکی مستەڵاحێکە بیستینەڵێ دکتۆرەمە 4 ساڵم دژەخۆرە بەکارێن وتیانە پێویستەکە بیگۆڕین نەوەڵڵا
تۆ شانس دەیە ئەسڵەن دژەخۆرێکی گونجایی بە پێستی خۆ دەدۆزی ئەگەر تەبیعەتی پێستەکە نەگۆڕەوە چکە جاری وایە جۆری پێست ئەگۆڕێ مثلەن کەسەکە لە پێستێکی چەورەوە و لەولاوێ پێستێکی ئاساییانە پێستێکی وشگیان بە پێچوانەوە ئەگەر هەمان نەیچەربی هەمان سروش بێت پێست ناکات دژەخۆرەکەش گۆڕی. دەست خۆش بێ دکتۆر زۆر بە خێر بێ زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەر بژی زۆر سپاس دەکەین بژیت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ. سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر جوان و گەشاوە بن و خواتان لەگەڵ.